دوای ئەوەی بەرەی تورکمانی عراق پۆستی پارێزگاری کەرکووکی پێدرا. پارێزگارەکەی دوای ماوەیەک دەست بەکاربوون یەکەم سەردانی لە ڕۆژی 6 ئەم مانگە بۆ تورکیا بوو، چاوی بە ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکۆماری تورکیا کەوت. ئێستا سەردانەکەی موشتومڕی زۆری بە دوای خۆی داهێناوە و ناڕەزایەتی لە شەقامی شارەکە دروست کردووە و بەشێک لە چاودێران پێیان وایە پێشێلی یاسا و عورفی دیپلۆماسیە و پێویستە حکوومەتی عراق هەڵوێستی هەبێت. ئەو چاودێرانەی ڕەخنە لە سەردانەکەی دەگرن دەڵێن سەردانەکەوا دەکات هەژمونی تورکیا دەربکەوێت لەسەر شارەکە. نابێ پایەزگاری شارێک وەک کەرکووک بڕا خۆی چاوپێکەوتن لەگەڵ ڕئیسی وڵاتێکی دراوسێ بکە ئەی وڵاتێکی دەرەوەی عێراق. لەلایەترۆ خۆی کەرکووک شارێکی هەستیارە، لە بنەڕەتە شارێکی هەستیارە، فرەنەتەوەیە. کاتێک تو ئەم کاری لەسەرەکەی جارێکی تر کێشەی نەتەوی و تایەفی هەڵەدەیتەوە. بۆ چونکە خۆی لە ئەدەبیاتی دەوڵەتی تورکا بە بەردەوام ئەڵێن ویلایەتی مووسڵ و ویلایەتی کەرکووک شارێکی تورکیە. نیگەرانەکان تەنها لە سەردانەکەدا نییە، بەڵکو شەقامی کەرکووک پێی وایە تورکیا بۆ ساڵانی داهاتوو دەتوانێت بە ئاسانی دەستوەرە بداتنێ و کاروباری ئیداری شارەکە و ئەوەش کاریگەری لەسەر پێکەوە ژیان دروست بکات. ئێمە دژی سەردانێک دەبین کە ئاشتەوایی کۆمەڵایەتی لە شاری کەرکووک تێکدا. ئێمە دژی سەردانی هەر بەرپرسیی کەرکووکن بۆ هەر جەیەک بیکە لە دەرئەنجامە دەزوەردان بێ لە ئەوەی کە کەرکووک بەرەو ئیستیقرار و ئەمنیەتی زیاتر بڕابوو. هەر سەردانی خزمەت بە خەڵکی کەرکووک و ئاوەدانی کەرکووک بە دەستخۆشی لەکەین و هەر سەردانێکش تێکدانی ئەمنیەتی کەرکووک و پێکەوەژیانی پێکهاتەکانی بێ ئەمە دژێوەستینەوە. بۆ ڕای پارێزگاری کەرکووک هەوڵەکان بێ ئەنجام بوون و هیچ ئەندامێکی بەرەی تورکمانیش لە ئەنجومەنی پارێزگا ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەو بارەوە بدەن. بەڵام ئەندامێکی کوردی ئەنجومەنەکە باس لەو دەکات گەر ئامانج لە سەردانەکە خزمەت بێت ئەوە ئاساییە. خۆ ئەگە تورکیا نیەتێکی هەبێت تەداخل بکات لە شەئنی داخلی لە عێراقا خۆ ئەو بابەتە نەشاراوەیە و نەتازەشە. منێکی ئەندامی ئەنجومەن ناتوانم تەعامل بکەم لەگەڵ بەرپرسانی وڵاتێکی وەکو تورکیا، بەڵام خۆ بەغدا ئەتوانێت تەعامل بکە و بە نەتیجە پارێزگاری کەرکووکیش بەشێکە لەو هەیئەیە کە پێی ئەوترێ الهەیئە العولیا للتەنسیق بین المحافظات حتماً ینی ئەوانیش ئاگادارن و کۆمەڵێک پرۆتۆکۆل لەو سەردانانەیە هەیە. من نامێ مبرر بێنمەوە، بەڵام ئەمەوێ بڵێم ئەگەر هەر سەردانێک پارێزگار بێ، سەرۆکی ئەنجومەن بێ، سەرۆکی وەزیران بێ، سەردانی هەر شارێک یان هەر وڵاتێکەکە بە نیەتی خزمەتی شارەکە ئێمە پێشوازی لێکی. محەممەد سەمان جگەلەوەی پارێزگاری کەرکووکە لەگەڵەوەشدا سەرۆکی بەرەی تورکمانی عراقا گەرچی ڕەخنە لە سەردانەکەی دەگیرێت، بەڵام هەندێکیش ڕای پێچەوانیان هەیە و دەڵێن ڕەنگە وەک سەرۆکی ئەو بەرەی کە ڕابەرایەتی دەکات چوو بێتە تورکیا. دیار جەمال دەنگی ئەمریکا، کەرکووک.